ئێرە داکایی پایتەختی بەنگلادیشە. لێرە دایکێک لەسەر گۆڕی دوو کوڕ و برازایەکی نزا دەکات. ئەوان لە کاتی مەلەکردن لە ڕووبارەکەدا خنکاون. سەمیلە بێگۆم هیوادارە کەس وەک ئەوی بەسەر نێت و بۆ ئەمەش داوا لە دایک و باوکان دەکات منداڵەکانیان فێری مەلە بکەن. من کوڕەکانمم لەدەست چوون. هیوادارم هیچ کەسێکی دیکە نەکەوێتە ئەو بارودۆخەوە. هیوادارم هەموو کەس منداڵەکانی فێرە مەلەکردن بکات. هیوادارم هەمووان کات بۆ منداڵەکانیان تەرخان بکەن و هەرگیز لێ نەگەڕێن لە پێش چاویان ون بن. لە بەنگلادیش ساڵانە نزیکەی 18,000 منداڵ لە ئاوی ڕووبارەکاندا دەخینکێن کە نزیکەی نیوەیان تەمەنیان لە 45 ساڵەوەیە. پرۆگرامێکی خێرخوازی کار بۆ کەمکردنەوەی ئەو ژمارەیە دەکات و ئەمەش لە ڕێگەی کردنەوەی خولی فێربوونی مەلەکردن و ڕاهێنانی منداڵەکانە. ئەمە پرۆگرامی ڕێگریکردنە لە خنکان. ئەمە فێرکردنی منداڵان نییە بۆ ئەوەی ببنە مەلەوانی پێشبڕکێکاری نایاب. ئەمە بە تەواوەتی بۆ ڕێگریکردن لە خنکان وە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە منداڵەکانمان پارێزراون و توانای پێویستیان هەیە بۆ ئەوەی نەخنکێن. ناوەندی ڕێگریکردن لە زیان پێگەیشتن و توێژینەوە لەو باوەڕەدایە زیادکردنی متمانەی منداڵان و ڕەواندنەوەی ترسیان لە ئاو یارمەتیدەرە بۆ ئەوەی لە کاتی مەترسیدا منداڵان باشتر بتوانن خۆیان ڕزگار بکەن. تاوەکو ئێستاش بەسەدان منداڵی ناوچەی گوندیەکانی بەنگلادیش لەلایەن ڕێکخراوی سریپەرەوە ڕاهێنانیان پێکراوە.